دژی پێنەدانی بە شەگازی مانگانە و وەرگرتنی پارەی پاکردنەوەی خۆڵ و خاشاکی ناوشار بۆ شارەوانی کەرکووک بەشێک لە خاوەن مۆلیداهەلەکان لە بەردەم بینای بەڕێوەبەرایەتی دابەشکردنی سوتەمەنی شارەکە گرت بوونەوە و داوایان کرد ئیدارەی کەرکووک بە شەگازیان پێ بدات بۆ ئەوەی بەوتەی ئەوان کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەن بە پێچەوانەوە ئیشپێکردنی مۆلیدەکان ڕدەگرن. وڵی کێشەمان زۆرە، کێشەمان تاوا نەبێ، کێشەمان تاوا نەبێ لەگەڵ منتوجات، لەگەڵ مەحافەزە منتوجات قسووری نییە، گازەکانمانە داتێ، بەس مەحافەزە ئەلێ ڕایگرن، بۆ ڕایگرین مەسلحەتی خۆیانی تەیە، ئەلێ پارەی بەلەدی ئەمانە نایدن. ئێو کتابی ناو لە بەقاوە هەر مۆلیدەی 40 تا 50,000 پارە بسەنێ، ئەو ئەمپێری 1000 نە لە ئێماسەنێ، یعنی زەرەرەکەی گەڕێتەوە بۆ خەڵک. کێشەمە کێشەی پارەی بەلەدیە، هاتوونە تێرە بۆی پارەی بەلەدێ نەدەین. لەگە پارەی بەلەدەکە لە حسێ گازەکە دەبڕنێگە نەیدی لەگەڵەوەشان مرکزی گەڕەکان ئاگادار کرد دەڵێ بێ بچن ئەو خاوەن مۆلیدانە بگرن کەوا پارەی بەلەدێ نادەن، هەر مۆلیدە لە 500,000 و 600,000 ئەچێتە سەرەوە تا ملیۆنی وەڕوا. ئای مۆلیدێ ماقۆڵ نییە کابرا لە مانگێکا 500,000 بۆ نامێتە بسە ملیۆنی بدا بە بەلەدی کەرکووک. بابە وەڵڵا نەگاز بە بەلاشە نەش گازمانەداتێ، وەڵڵاهی من دوێنێ 10,000 لتر داگرتووە بەرمیلی بە 150,000 باشە بۆ من چۆن دەری دێنێ؟ من کابراایەکم مۆلدەم دانا ئیسفادە بکەم یا زەلەر بکەم. من کابرای نیم حکومت نیم، من کابراایەکم شتێکم داناوە بۆی ئیسفادە بکەم، ئەجناکە ئیسفادە نەکەم خێر بە مۆلدە ناکرێ. لەبەرەوەی بە 2 مانگ من کەسر دێنم، هەڵوێستمان ئەوەی ئەیکوژەینەوە بەڕاستی هیچ پێ ناکرد ناتوانین. لە شاری کەرکووک جگە لە پێدانی کارەبای نیشتیمانی ئیدارەی شارەکە بە بڕیارێک خاوەن مۆلیدەکانی پابند کردووە بە پێدانی کارەبا بۆ ماوەی 12 ساعت لە کاتی نەبوونی کارەبای نیشتیمانیدا لە بەرامبەردا بۆ هەر ئەمپێرێک بڕی 10,000 دینار لە هاوڵاتیان وەردەگرن، ئەمە جگە لە وەرگرتنی 1000 دینار بۆ شارەوانی کەرکووک. لای خۆیەوە سەرۆکی شارەوانی کەرکووک دەڵێت ماوەی 3 مانگە ئەو خاوەن مۆلیدانە پارەی شارەوانیان لە هاوڵاتیان وەرگرتووە و تەسلیمی حکوومەتیان نەکردووە، هەر بۆیە بڕیاری ڕاگرتنی بە شاگازیان دراوە. ئەوە 2-3 ساڵە مۆزوع هەیە، ئەوە شارانیە بەوکو محافەزا و شتی کردووە بۆ پارەی پاکردنەوەی شارە لە زۆر لە شارەکان تریشەیە. ئەو پارەیە لە گرفانەوە ناڕە بەوکو لە هاوڵاتی وەرەگرن 3000 دینارە هەر ماڵێک بە پێی هەواڵانی کە گەیشتوتە محافەزەمانە 2-3 مانگەوەریشیان گردو نایدەنە حکوومەت، لەبەرەوە داوایان لێکرێ بە بیدەنەوە تەسلیمی حکوومەتی بکەن بۆ پاکردنەوەی شارچکە. خۆتان نەزانن ئەوە بۆ 2 ساڵ شەچێت بودجەی تایبەتی پاکردنەوەی شار نەماوە. ئەو بوو ئەنجومەنی پارێزگا بڕیاریدا لە هەر ماڵێک 3000 دینار وەرگێ بۆ پاکردن. ئەو مۆزوع ئەو شتێکی کۆنە نازانمیستە بووە تازەبووەوە ئەوان 2 ساڵە کۆیەکەنەوە. بەهۆی کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی و هاتنی وەرزی گەرما ئیدارەی کەرکووک بڕیاری داوە بەو بڕا کارەبا نیشتیمانیەی با هاوڵاتیان دەدرێت و با هاوکاری مۆلیدە ئەهلەکان کارەبای 24 سەعاتی دابین بکەن، بەڵام سەرەڕای وەرگرتنی بڕی 10,000 دینار و 1000 دیناری شارەوانیش لە بەرامبەر هەر ئەمپێرێکی کارەبادا لە ئێستادا خاوەن مۆلیدە ئەهلەکان ناڕەزایی دەردەبڕن و پێیان وایە حکوومەت حەقی خۆیان پێنادات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.